سڵاوتان لێ بە خۆشەویستان. وەزارەتی دارایی بە کتابێک داوای لە گەنجینەکان کردووە کەوا لیستی موچەی مانگی نۆ حازر بکە. ئەمەش بۆ واتایە دێ کە چارەنووسی موچەکانی مانگی 4 5 6 7 لەگەڵ 8 ساڵی 2020 دیار نییە. ئێمە دەمانێت بەنامەی ئەمڕۆ لەسەرەوە بکەین چارەنووسی ئەم موچانە چی لێ دێت. ئایا بۆچی حکوومەت بە پێی پەرلەمان ئەم یاسایانە با بڵێن ئەم موچانە پاشەکەوت بکە ئەگەر یاسایەکی بەدەستەوە نەبێت کەواتە شتەکانی نایاساییە. چۆن حکوومەتێک کە بە یاسا دامەزراوە با بڵێن ناقانونی دەکات نایاسایی دەکات لە بەرامبەر هاوڵاتیانی خۆیدا. بۆ پرسیارێکی دیکەش بۆچی حکوومەتە تا ئێستا حازر نییە لە بەرامبەر قەرزی خانوبەرە قەرزی با بڵێن هاوسەرگیری سولفەی هاوسەرگیری و ئەو قەرزانی کە لەسەر هاوڵاتیانە بۆ حازنیل ئەم قەرزانە بخاتە بەری موچە پاشەکەوت کراوەکانی هاوڵاتیان یاخود فەرمانبەران. ئەمانە و چەند پرسیارێکتر لە هاوڵاتیانەکەین ئێوەش گوێبیستی وەڵامی هاوڵاتیان. ئەمەی کە چارەنووسی موچانە دیار نییە پشتی بەچی یاسایەک بەستووە کە ناگەڕێتەوە نە بۆ پەرلەمان کە پەرلەمان حکوومەتەکەشی دامەزرا. وەڵڵاهی برای بەڕێزم ئەم حکوومەتە بۆی چووە بەسەر نە حساب بۆ یاساکە نە حساب بۆ قانونەکە خەڵکەکەیش و مۆزەفەکانیش دەوامی خۆیانەکەن و مافیان خوراوە. باشە بەڵام خۆ ئەم حکوومەتە بە یاسا لە پەرلەمانەوە حکوومەت دامەزراوە بۆ پەیڕەوی یاسایەک ناکە کە خۆی پێ دروستکراوە. بەخوا ئەم حکوومەتە قەت حساب بۆ یاسا ناکە ئەگەر حساب بۆ یاسا بکە سەمانی دەیە موچەی مانگی 4مان وەرنەکردن لەبەرەوە بە هیچ شێوەیەک حساب نە بۆ یاساکە نە بۆ پەرلەمان. جگە لەمە حکوومەت قەرزێکی زۆری لای هاوڵاتیان هەیە و هاوڵاتیانیش فەرمانبەرانیش قەرزێکی زۆریان لای حکوومەتەیە. قەرزەکانی با بڵێن هاوڵاتیان ئەوەیە موچەکانیانە پاشەکەوت کراوە لی بڕاوە هەندێکی هەر نەدراوە. حکوومەتی قەرزی بۆ نمونە سولفەی زەواجی لای هاوڵاتیان هەیە خانوبەرەی هەیە و کۆمەڵێ ڕسوماتی تریە. بۆ هەتا ئێستا حازر نییە ئەم قەرزانەی خۆی لە بری پاشەکەوتەکانی دانێ پاشەکەوتی هاوڵاتیان دانێ تا جۆرە لە جۆرەکان قەرزی هاوڵاتیانیش کەم بێتەوە بۆ حکوومەتیش با بڵێن ئەو قەرزانەی لەسەر هەندێکی بۆ بگەڕێت. وەڵڵاهی برای بەڕێزم ئەم حکوومەتە بە تەمایە ئەو پارە بخواب لەبەرەوە ئەو شتە بکە زەرێریت لەبەر نیازی باش نییە بۆ نیازی باش نییە پارەمان بە لەبەرەوە من وەکو خۆم وەکو شخصی خۆم دەسم لەو پارە شۆردووە بە حیاتی وەرینە جەناب فەرمانبەری من نەخێر. ومێدت هەیە ئەو موچانی کە حکوومەت دەڵێ پاشەکەوتم کردووە ڕۆژە لە ڕۆژەکان بدرێتەوە بە هاوڵاتی بە خەیاڵ مەگەر باشە بەڵام سەرۆکی حکوومەت وتی ئێمە هەڵبژێراوی خەڵکین خەڵک ئێمەی بینەوە ئێمەشی هەڵبژاردووە. وەڵڵاهی ئەوە قسەی خۆیەتی وڵات نازانم بۆ جواب بدەم. ئەو کۆزانی فەرمانبەران کۆمەڵێک موچەی زۆریان لای حکوومەتە هەندێکی پاشەکەوت کراوە هەندێکی هەر نەدراوە و لای حکوومەتە حکوومەت دانی بەواناوە کە قەرزانی موچە خۆران لە هەمان کاتیشا حکوومەتی بڕێک قەرز و باج و ڕسوماتی لای هاوڵاتیان هەیە وەکو قەرزی بۆ نمونە سولفەی زەواجە ئاقارە ئەوانی کە کاتی خۆی خانوویان کردووە سولفەیان وەرگرتووە کۆمەڵی باج و ڕسوماتی ترە. بۆچی هەتا ئێستا حکوومەت حازنیە لە بەرامبەر ئەم قەرزانی خۆیان لە موچە پاشەکەت کراوەکانی فەرمانبەران بشکێنیان میخاتە بری ئەوان. وڵڵاهی جا ئەوە حکوومەت خۆی ئێسا هەرچێ بڵێ هەرە لە داهاتم نیو هیچم نیو ویاننا هەر ناسم لەم چیدا ینی تۆ بە قەنەعەتی خۆ حکوومەت ئەتوانێ موچە پاشەکەوت کراوانیان ئەمانی کە نەیداوە بیداتەوە بە هاوڵاتیان باوەڕ ناکەم توانێت ئەی بۆ نمونە ئێمە ئێستا حکوومەتین کۆمەڵێک وەزیرمان هەیە و وەزیری پلاندانانمان هەیە سەرۆکی حکوومەتمان ئەمانە ناتوانن ئابووری وڵات دۆ جۆرێک وا لێ بکەن بتوانێت ئەو حەقەی فەرمانبەرانداتەوە. نا حکوومەت هەر ئەوەیە ینی هەرچیەکی دەست بکە هەر بۆ خۆیت یانی ئەو نەبێت بۆ میلەتەکەی بێت و توانێت ئەو شتانە چارەسەر بکە بۆیە کەواتە ئەم موچانەی کە پاشەکەوتی کردو ئێستا بە پێی یاسا کردوێتی ئایا حساب بۆ یاسا ناکەن یاخود نەخێر هەردەیانەوە بە زۆری زۆرداری لە موچە خۆرانی نه هەر ئەوەیە ینی
حساب بۆ یاسا ناکرێ یاسا نییە هەرەوەی نەخێر باشە مەگەر خۆیان لە پەرلەمانەوە بە یاسا حکومەتداری و دەسەڵاتیان وەرنەگرتووە من باوەڕ ناکەم پەرلەمانین بێ با پەرلەمان تەنها شتێکە هەر شتێک نییە قانون و شتی تاین بێ هەر شتێکاوە بخۆی دەسەڵاتیان لەکوێوە یان پشتیان بەچی بەستووە ئەم دەسەڵاتیان وەڵڵاهی بڵێن چی ئەوە چەند وەختە ئاوایە و هەر خەڵک پارەی پێنی و مەعاش نایرێ و ترەوە خۆیان مێدت هەیە قەیرانی دارایی چارەسەر ناخێر قاتیش چا نابێ لەبەرەوەی ئەمان ناتوانن لەگەڵ حکوومەتی بەغار ڕێناکەون و خۆشیان ناتوانن نی خۆیان بڵین داهاتی خۆیان مەزبوطکەن ناوەڵا قەت ناکرێت قەت نەکراوە و قەتیش ناکرێت باوەڕ ناکەم هاوڵاتیان هەندێک باج و ڕسومات و قەرزی حکوومەتیان لەسەرە بۆ نمونەی سلفەی زەواجە هی عقارات و خانووە هی کۆمەڵی باج و ڕسوماتە بۆ نمونەی تاپۆی ئەمانە بۆ هەتا ئێستا حکوومەت حازنیە لە بەرامبەر ئەم قەرزانی خۆی لە موچە پاشەکەوت کراوەکانی هاوڵاتیان ببڕێت بۆی جۆرە لە جۆرەکان هەم قەرزەکانی خۆی سەرسوک بێ هەم هاوڵاتیانیش بڕێک لەو قەرزانیان لەسەر ئێستا حالیان مشکلەیەکی زۆر گەورەیە لە هەرێمی کوردستانەویش مشکلی قەیرانە قەیرانی دارایی ڕووی کردوێتە ئەو خەڵکە و دیارە حکوومەتیش ئەو قووەت و دەسەڵاتەی نییە تا ئێستا بتوانێت ئەو باجانە یاخود باجەکان وەرگێتەوە یاخود بە شێوازێککە لەبەروی ئەویش زەختێکی زۆری لەسەر حکوومەتی هەرێم حکوومەتی عراقیش زەختێکی خستۆ سەر حکوومەتی هەرێمی کوردستان سەوارەت بە و مشکلان کێسا زۆرترین مشکلە لە هەرێمی کوردستانە باجەکە چیە هاوڵاتیانەیەن بەڵام حکوومەتیش پابندە بەوەی کە هاوکاری هەرێمی ئەو هاوڵاتیانە بکە حکوومەت ئامادەیە یعنی هاوکاری خەڵکیش بکە بەڵام لە هەمان کاتە ئەوش دەسەڵاتی نییە چی بکە یعنی بۆ کارەکەی بەڕێی تۆ حکومەت دەتوانێت ئەم موچانەی کە پاشەکەوت کراوە یاخود هەندێکی بڕاو یاخود هەندێکی کە نەدراوە ئەوی چەند ساڵی پێشوو ئەتوانێت بیداتەوە بە هاوڵاتیان ئومێدێکەیە ناتوانێت لەبەر ئەوش زەختێکی زۆری لەسەر حکوومەتی هەرێم یعنی بە شێوازێک بیاتەوە بە خەڵک نازانم بەڵام ئەوە ناوی پاشەکەوتیان لێناوە پاشەکەوتە لەوانێ ڕۆژێک لە ڕژان بێتە پێشەوانێ هەمووی باتەوە بە هاوڵاتیان بەڵام ئێستا لەم کات و ساتەیە هیچ وعدێک نایە مەسەن کە تۆ شتێک لە بەردەستانە بێ وعدی چی بە حکوومەت هەرێم ئەمڕۆ وەزارەتی دارایی کتابێکی کردو بۆ گەنجینەکان داوایان لێکات کە لیستی موچەی مانگی نۆ حازر بکە ئەمەش بۆ مانایە دێک کە چارەنووسی موچەکانی مانگی 4 5 6 حەوت لەگەڵ هەشت دیار نییە نادیارە باشە بەڕێی جەنابەت ئەمە بەپی چی یاسایەک خۆ پەرلەمان هیچ جۆرە یاسایەکی بۆمە دەرنەکردووە کە حکوومەت بتوانێت موچانەوە لێ بکات ئاخر ئێمە مشکلەکە ئەوەی ئێمە هیچ معلوماتێکمان نییە سەبارەت بەم قەزیانەوە وایە ئێمە هیچ شتێک نازانین سەبارەت بەم موچەوە ئەمانە ئێمە بەس چاومان لەوەی ئەڵێن حکوومەت بۆ پارەمان نایەتێ بەڵام لە هەمان کاتە خەتای خۆشمانی تایە یعنی ئێمە داواکاری ئێستا ئێمە بۆ ناچین داوایکەین داوای پاشەکەوتەکە بکەین خەڵک بێدەنگ بۆ بۆیە بێدەنگەوە ئەنجا دووەم شتیش هەرێمیش دەسەڵاتی نەماوە یاک هیچ شتێکی بۆ ناکرێ یعنی شتێک بەرچاوڕوونیەکی نییە مەسەنە تا ئەو پارە باتەوە بە تۆ چی بکە بۆچی پێشتر پلاندان نراوە بۆی ڕۆژە لە ڕۆژان کە قەیرانێک و ئێستااتە پێشەوە بتوانن ڕۆبەڕووی بوونەوە ئێمە وەزیر وەزارەتێکمانەی ناوی وەزارەتی پلاندانان بۆچی ئەم وەزارەتە ئەو هەموو خەڵکە موچەی لەسەر وەرەگرێ کۆمەڵێ موچەی زۆر بۆ وەزیر و با بڵین ڕاوێژکاری وەزیرەوە بۆ تایسەنیان توانیوە لەو کاتێک کە وەزع باش بوو پارێکی زۆر هات بۆ هەرێم احتیاتێکیان بکردایە بۆ مەزای ئێستێ جاوەڵایەوە بەچێڵێ ئەبێ خۆی ئەوە ڕووبکەیتە بەرپرسەکان دووەم ئەوانش لیان بڕاوە وایە ئەوانش ڕێژییان لێ بڕاوە بەڵام ئەبێ حەقی ئەو خەڵکش بن حەقی خەڵکیش گوناح خەڵک بێپارە و مشاکلی زۆرە ئێستا هەرچی مشکیلە هەیە ڕوبەڕووی ئەو خەڵکە بۆتەوانە خەڵک بێ ئیشە ئێستا بازار هیچ حرەکەی چتیانە ئەبێ ئەوانش چاویان لەوە بێت و بەرچاوڕوونییان هەبێ بۆ خەڵکی بڵێن ئێمەش پژگیری ئەوانەکەین یعنی بەشتی باش تێگەی تر مشکلەکە ئەوەیە خەڵک بێ ئیشە و دەسەڵاتیش نییە چیەڵێ ئیشەڵاوە تەمەنیەوە خوازین هەموو شتێک باش بێت. بەپی چی یاسایەک موچە پاشەکەوتەکرێ بەپی چی یاسایەک موچە لێبڕینی بۆ کری بەپی چی یاسایەک
ئەم موچانە دیار نامێنێت مەگەرم حکوومەتە لە پەرلەمانەوە بە پێی یاسا دەسەڵاتی پێ نەدراوە بەڵێ باشە ئەم یاسایی کە ئێستا ئەوان موچەی پێ پاشەکەوتەکەن لێ بڕن لەکوێ هێناوە وڵی برا جوانە کە مەسلەی ئەم موچێک کاڵێ موچەیمانینۆ جارە موچەیمانینۆ نییە ئەمە موچەیمانی چوارە بە زمانی ڕێسی حکوومەت کاڵێ دوومان قەرزارین جارێ دوومان قەرزار نییە حسابی دوومان کە 5 مان قەرزارە ئەدەر کارچی قەرارێکیش دەرەچێت لایەن خۆیان و دەرەچێت کەس ناتوانێت قسە بکە بە مۆزوعە کەس بۆی نییە قسە بکە خۆیان قەرار ئەسڵەن یاسە لە شارەکە یاسە کوا هەیە یاسەمان نییە یاسە مەحکەمەی هەمووی بەدەست خۆیانە تکام یاسایە کەس بۆی نییە قسە بکە هەرچی شتێک خۆیان قەرارەکە دەرەکەن هەر خۆیان بۆیان نییە قسە بکەن کەس ناتوانێت قسە بکە چی کەسێکیش قسە بکە دەسەڵاتی نییە ئێمە زانی حکوومەت خۆشی دانی بۆ داناوە کە بڕێکی زۆر پارە قەرزاری فەرمانبەران موچەی پێنەداون هەندێکی لێ بڕیون هەندێکی پاشەکەوت کراوە و قەرزاری موچەخۆرانە بەڵام لە هەمان کاتیشا حکوومەتیش هەندێک پارەی لای هاوڵاتیانەیە وەکو سولفەی زەواج وەکو خانوبەرە وەکو بۆ نمون ئەمانەی کە لە بەڕێوەبەرایەتی هاتوشۆکان وەرەگیرێت و کۆمەڵی ڕسوماتی ترکە لەسەر هاوڵاتیانەیە بۆچی تا ئێستا حازرین لە بەرامبەر ئەم قەرزانەی کە حکوومەت لەسەر هاوڵاتیەتی و هاوڵاتی لەسەر حکوومەتیەتی حکوومەت لە بری ئەوانە دایبنی ئایا نیازێکی نییە بۆ دانەوەی ئەم موچە پاشەکەوت کراوانە یان بۆچی تا ئێستا قەرزەکانی خۆی لە بری ئەو پاشەکەوتانە دانان قوربان گیان مەسلەی حکوومەت ئەسڵەن جارێ ئەوە نیەتی نییە ئەو قەرزە باتەوە بۆ معاشخۆر یان بە موچەخۆران بە هیچ نیوەیەک ئەگەر نیەتی هەبووە ئەوکو عەرزم کردی ڕقمێکی حسابی بۆ کردیتەوەیت ئەو ڕقم حسابێت لە بانقەبا هەوبێ کەی هەم بوو ئەدەمەوە بەس کە تۆ ڕقمێکی حسابی و نەبێ هیچ شتێکی هەر بە زمان بێ هەر بە قسە بێ چی لە قسە بکەم چی لە پاشەکەوتە بکەم نەوەڵا هیچ نیەتێک نییە هیچی نایەتەوە مستەحیلاتە تۆ جارێ مێدی پێیان نییە ئابەت ئیسا مەسەن کە معاشخۆریم کە من معاشخۆرێکم لە دارێک ئیش داوامەکەم قەت باوەڕم بۆ پاشەکەوتە نییە بماتەوە بشماتەوە ئەڵەمەوە خێوێکە و بینیوە قەت لەو باوەڕیان دۆزی بێزمەوە تاکید بەلەوە بۆ حکوومەتە تا ئێستا حازرنی ئەم قەرزانەی بخاتە بری ئەو موچانەی کە ئی هاوڵاتیانە بەشێکی زۆر قەرز لای هاوڵاتیان نامێنێ حکوومەتیش بەشێکی زۆر لەو قەرزانەی لەسەر سوو کرد ئێم کوردستانە بۆ فانتەڵۆز بە ساغڵ فانتەڵۆز ئەگە فانتەڵۆز نەبێتوانێت تەسفی حسابکە هەم حکومە قەرزارە هەم هاوڵاتیش قەرزارە باشە ئێستا ئەمڕۆ وەزارەتی دارایی کتابێکی کردو بۆ گەنجینەکان ئەڵێ موچەی مانگی 9 لیستەکەین بۆ حازرکەن ئەمەش بۆ واتایە دێ موچەی مانگی 4 و 5 و 6 و 7 و 8 چارەنووسی دیار ئەمانەی بەپێی چی یاسایەکەکە ساقمم پێم وتی فانتەڵۆسە ئەو مەعاشانەی کە لەلایەتەوە پشەکە خواردی تاو چەور کراوە پشەکە خواردی ئەم دەسەڵاتە وەکو پشەکەەوە هەچیشی دی خوا بۆ خۆی میلەتەکەش بۆ خۆی چی لێوە سەرێ بابێت حەق مستحقی شەو میلەتە هەر بە خۆمەوە بە ئام بە هەمووی من لە خۆشمەوە دەست پێێگەم بەیانی دەنگانە بێ من و تۆ لە پێش هەموو کەسێکەوە ڕاک باشە بەڵام سەرۆکی حکوومەت کاتە پەرلەمان باسێوی کردوتی ئێمە خەڵک هەڵی بژاردوون ئێمە خەڵک ئێمەی بینیەوە هەڵیشی بژار خەڵک هەڵی بژاردووە مەجموعەیە بندیواری زۆری هەیە من و تۆش نەچین دەنگەکان پڕ کراوەتەوە بە ساقم هەمومان لە یەکتری باشترە زانین هەموو حیزبەکان یەکتری زانین یەکتریە ناسن بای چەنە ئومێدت هەیە حکوومەت بتوانێت ئەمانی کە ناوی ناوە قەرز لەسەری خۆی بیداتەوە هەرگیز بەتەماینە من لێرەوە پێیان ئەڵەمە ئەوەی مۆزەفا ئەوەی معاشخۆری حکوومەتە چاوەڕێ یەک فلس نەکەن یەک فلس بۆچی ئومێدت پێیان چی بەڕێوێ بە کوردستان چی بەڕێوێ بە دوو بنەماڵە بەڕێوێ بە ئەم لێرە بۆ خۆی بەشی خواخوا ئەو لێ بەشی خۆی خواڵتە پێدوان نییە بتوان چارەسەری وەزەر بەتەمایمە بە بەتەمایمە بە لەوەتەیە لە ئینتیفازەکەەوە لە نەوە یەکەوە ئێمە مناڵین باو باپیرانمانەوەی ئینشەڵا سەدام نامێنەوە سەدامیش نەما ئەبێ ئینشەڵا بۆمانەش بخوازیت وەکو هەوڵاتیان دەڵێن حکوومەت زۆر حساب بۆ یاسایانە ناکە کە خۆشی پێدامزراوە بەڵکو هەر شتێک بە ئارزووی خۆی بێ بەوە دەکات ئەگینا هیچ یاسایەک نییە کە ڕێگە بەوە بدات موچەی فەرمانبەران پاشەکەوت بکرێت یاخود موچەی فەرمانبەران لێ ببڕدرێ بەڵام حکوومەت کەم بە زۆری زۆرداری دەکا هی ئەوەیە کە هاوڵاتی دەسەڵاتی نی یاخود زاڵە بەسەر هاوڵاتیە و پشتێکیشی بۆ هاوڵاتیان خۆیان دەگەڕێنەوە کە لە بەرامبەر ئەو ستەمەی کە لێیان دەکرێت بێدەنگن بۆیە حکوومەت هەر شتێکی بێ بەسەریان دەستەپێنێ و بۆی چۆتە سەرەتا ئێستا ئێمە بەردەوامە بین بەڵامەچینە لای ناوبڕێک و ئەگەڕێنە وڵاتە لە دوای ناوبڕەکەەوە سڵاوتان لێبێ ئەمانەوەی لە هاوڵاتیان پرسییم زانین حکوومەت بە پێیچی یاسایەک موچەکانی مانگی 4 و 5 و 6 و 7 و 8 چارەنووسی نادیارە تا ئێستا نازانێت ئایا بڕاوە یاخود پاشەکەوتەکرێت یاخود چی لێکرێت
بەپێی چی یاسایەکەمان دەکات ئایا حکوومەت بۆچی نایەت ئەو قەرزانی کە لەسەر هاوڵاتیان هەیەی وەکو سولفەی زەواج یاخود قەرزی خانوبەرە یاخود ئەو قەرزانەی با بڵێن ئەو پارانەی ئەو باجوور ڕسوماتانەی کە چێ بۆ بەڕێوەبەرایەتی هاتوچۆکان بۆ نایەت ئەم قەرزانەی خۆی لە موچەی پێشەکەوتکراوی هاوڵاتیان یاخود فەرمانبەران دابشکێنێت تاوەکو هەم قەرزی سەر هاوڵاتیان سوک بێ هەم قەرزی سەر حکوومەتی سوک بێ ئایا نیازێکی نییە بۆ دانەوە یاخود بەتەمای چیە ئەم پرسیاران لە هاوڵاتیانەکەین ئێوەش بینەر بن. فەرمانبەرانیش قەرزێکی زۆریان لای حکوومەتە ئی موچەکانە بۆچی هەتا ئێستا حکوومەت حاضر نییە ئەم قەرزانەی خۆی با بڵێن قەرزی موچە و قەرزی با بڵێن سولفەی زەواج و خانوبەرە و هاتوچۆوەمانە کە هاوڵاتیانە بێ بیدەنە حکوومەت بۆ حکوومەت نایخاتە بریە و موچە پاشەکەوت کراوانەی کە قەرزاری هاوڵاتە شەوە بڵێم چی کاکە خۆم بەرپرس نین ئەی بەرپرسەکە خۆی بێت یا ومە حکوومەتە بڵێ وەرە کاکە ئێمە ئەوەنەمان پارە لای ئێوەیە ئێوەش پارتان هەمانکە لای ئێمەیە وەرە با لەوەی حاضر نییە بیکە بۆ نایکە ئایا خۆی نیازی خۆی نییە بەدەست خۆی نییە بەڵام ئێستا بۆ نمونە ئەتۆ ئەگەر هزار بەدەست خۆی نییە ئەو پارێ بەدەست ئەو نییە حکوومەت نییە ئەمە حکوومەت نییە حکوومەت نییە نا حکوومەت نییە چی شتێک هەیە بۆ حکوومەت تۆ چیت هەیە حکوومەت چی بەچی تەیەگەی حکوومەت ئەوەی کە بەخێوکە کە بوو پارێزێ ئەو پارێزێت لە هیچ شتێک ناو پارێزێ مامان دەڵێن ئێمە باوکی میلەت ئەمواناڵێ قەدوای نەوتوە قەدوای نەوتوە بەسا ئەو دوو مانگە معاش نێراوە بە لێبڕین شەو ناتوانێت بداتێ بەدەست خۆی نییە بەدەست جوولەکەیە بەدەست ئەمریکایە تێگەشتی ئەمە هەیکەلێکن دانراون کۆمپانیایەکە نەمانە بەڵام بەرژەوەندی ئەمریکا و جوولەکە لە چیایەکە موچەی نابێ کورد بێ نابێ ئیسلام بێ بە هیچ قەزێ بەس مسلمانێتی ئیسلامەتی دینی ئەمە مسلمانی تێگەی براکەم قەومێکی ئیسلامی نیە ئەمڕۆ وەزارەتی دارایی کتابێکی کردو بۆ گەنجینەکان دەڵێ لیستی موچەی مانگی نۆم بۆ حازرکەن نۆ ئەمەش بۆ مانی واتایە دێک کە چارەنووسی موچەی مانگی 4 5 6 7 دیار نییە ئەمە بەپێی چی یاسایەکەکە یان چی یاسایەکە ڕێگە بەوەدا بەسە یاسا بەس بۆ فەقیرە یاسا بۆ ئەوان نییە تێگەی یاسا بۆ میلەت نییە یاسا بۆ داماوێکە ئەو عەرەبانەیە کە لێ یاخود کابرا دەستگێڕە یاسا بەس بۆ ئەوە بەسەر ئەوە تەطبیقە کرێن حکوومەتیش بەپێی یاسا دەسەڵاتی وەرگرتووە لە پەرلەمانەوە و سوێندی یاسایان خواردووە کە خزمەتی خەڵک بکەن ئەجا چێڵەوە ئەوە سوێن بوو ئایا ئەو قورعانەکە دانراوە قورعان بوو یارە کتێبێک احتیاجی دانراوە سوێنژی سوێن خۆ هەموو کەس فەقیرە سوێن هەموو کەس دەتوانێت سوێنی پێ بخوات وایە ئومێدت هەیە بتوان وەزەکە چاک بکەن وبێت لە کوردان نییە بە حەی شێوەی لە کوردان نییە ئەوە قاسی محەموو ئەوە شێخ مەحموود ئەوە هەموو پێش ئێمە هەمووی دەوڵەت نەبوو قازی محەموود نۆ مانگ نەیبرد بەڕێوە کێ لە نایی برد خۆمان لە ناومان نەبرد خۆمان لە ناومان برد بەس ئەمان خۆیان وێران کردووە خۆیان لە ناوە من یعنی خۆی ئەزانێ خۆی ئەو حکوومەتە ئەو دەسەڵاتە ئەزانێ پێش خۆی چۆن لە ناو چووە کە خەرجیشی برسی نەکرد کە سەعاتێک کارەبا نەبڕا 8 ساڵ بۆچی دەرسی لێوەرناگرن دەڵم بەدەست خۆی نییە بەرنمەیەکە بۆی دانراوە بۆ بەرنمەی ئیشەکە بۆ بەرنمەی ئیشەکە کە بۆی دانراوە بەساڵە بەوە نییە بۆ ئەو ڕاوێژکارانی کاڵێ ڕاوێژکارمانە ناڵێ پەنجامانەیە 45 ڕاوێژکار هەیە یەکیان جوولەکەیە یەکیان یەهودە ئەوەکان ئەمریکیە بەریتانیە ئێمە جێردەستەین تورکیا عیلاقەی چییە بە لیبیاوە تورکیا عیلاقەی چییە بە ئازەربایجانەوە عیلاقی چییە ئەخر حکوومەت ئەو قەرزەی کردوێتی کەس نازانێ شەفاف نییە ڕوون نییە لای خەڵک یعنی معلوم نییە چەنە نادیارە شتەکان خەڵک ڕێی جەناب و حکوومەت نیازی هەیە موچانەی کە پاشەکەوتی کردو یاخود نەیداوە بیداتەوە هاوڵاتیان بەخوا بڕوا ناکەم بۆچی یعنی بڕوا ناکەم لەبەرەوەی هیچ شتێک ناڵێم نادیارە دوایە شەفاف نی لەمان
ئەوەیە شەفافنی مشکلەکە ئەوەیە. باشە لە تازەترین شتا ئەمڕۆ وەزارەتی دارایی کتابێکی کردو بۆ گەنجینەکان ئەڵێ لیستی موچەی مانگی نۆم بۆ حازرکەن. ئەمەش بەو مانایەتێک کە چارەنووسی موچەی مانگی 4 5 6 7 8 دیار نییە. حکومە دەمانە بە پێی چی یاسایەکەکە چی یاسایەکی هێناوە ئەمەی پێ یاسایە کە خۆی هێناویتی هیچ یاسایەک نییە عنی بڵێن لەوە هاتووە هەر خۆی یاسا حکوومەت لە پەرلەمانەوە بە پێی یاسا دەسەڵاتی وەرنەگرتووە پەرلەمان هەر پەرلەمان خۆیانە هەر پەرلەمان خۆیانن یاسا خۆیانن هەموو شتێ خۆیانن حساب بۆ یاسا ناکەن نا بڕوا ناکەم ناوەڵە ئەگە حسابیان بۆ یاسا کردە ڕۆژمان ناکەم ڕۆژە قەنەعەتت هەیە ئەم حکوومەتیان ئەم کابینێ بتوانێت ئەم کێشانە چارەسەر بکات بەخوا زەحمەتە ناوەڵە ناچێت مێدەپیانی ناوەڵە بەداخەوە خێرمێ وەڵایی بڵێم چی یاسایەک اینجا ئەو 5 مانگ بەبێ هیچ شتێک بە پێی هیچ یاسایەک پاشەکەوتکە جارانە یانوت بڕینە ئێستا وابزان بڕینەکەش نەماوە کراوە بە 118 ڕۆگەت ئەوەی ئاگادار بم بەڵام نازانم ینی چی یاسایەک لە هیچ وڵاتێکان نییە تۆ 5 مانگی موچە بڵێ لە مانگی 4 وازی لێبێنە ئۆتۆماتیکی بچێتە سەر مانگی 9 لە مانگی 4ەوە سێەوە خۆی فڕێدا بە مانگی 9 بەتاکیت مەگەرم حکوومەتە لە پەرلەمانەوە بە پێی یاسا دەسەڵاتی وەرنەگرتووە لە هەڵبژاردنەوەکو خۆیان باسییانە کرد بە دەنگی هاوڵاتی وای لێ ناتۆ ئێستا چۆن نتوانانی ئەمە بەرامبەر هاوڵاتی بکەن واللهی هاوڵاتیەکە خۆی وای لە خۆی کردووە کە وای لێ بکەن چکە بە تاکیت تۆ ئەگەر هاوڵاتیەکە دەنگی نایەت ئەویش بە پێی هیچ یاسا عورف و عادەتێکیش هیچ دەسەڵاتێکیش پێ نەدراوە کە لە پەرلەمانەوە خۆی پەرلەمان بە تەسەوری من هەیکەلیە ئەوە دەسەڵاتی حەقیقی نیە دەسەڵاتێکی حەقیقی نییە جگە لەمە ئێمە زانین حکوومەت بڕێکی زۆر قەرزی لەسەر هاوڵاتی هەیە بۆ نمونە سولفەی زەواجە سولفەی خانووە کاتی خۆی پارەی بە خەڵکداوە ئێستا بیداتەوە یان ئەو باج و ڕسوماتانەی کە حکوومەت لە هاوڵاتی وەرەگرێت بۆچی هەتا ئێستا حاضر نییە لە بری ئەم باج و ڕسومات و قەرزانی خۆی بیخاتە بەر موچە پاشەکەوت کراوەکان یعنی بۆ نمونە ئەمن ئێستا قەرزی خانوم لەسەر بێ حکوومەت ئیلا لێ مەسێنێ لە لایەکی دیکەەوە من چەندین خەرزم لەسەر حکوومەتەیە کە موچەکانمە پاشەکەوتی کردووە نەیداوە پێ بۆ حاضرنی ئەمانە بخاتە بەری موچەکانی من کە پێ نەداوە بەتاکید دەی خۆی ئەگەر ئەوە بکە ینی زۆر باشە بەڵام ئەوان ئەوە ناکەن لەبەرەوەی خەڵک عزیەت بن ئێستا بۆ نمونە ئێمە تەکسیمان پێ لێرەیە کابرا چ باکی هەیە تۆ چەند ئیشەکەی چەند ئیش ناکەی ئێستا چ جا ئێستا تۆ ئەگەر ئەوەی بکردای هەر زۆر باشوو چکە لە باڵین پارەکەوتەوە بازار ئۆتۆماتیکی بەڵام کە تۆ ئەوەی نەکرد بازاریشی چیتیانە ئێستا تۆ وەرە مۆزەفێکی داماڵە 6 ڕۆژت نارێکم وەرنەگرتووە ینی ئەگەر ئەوەی بکردای هەم لەسەر شانی خەڵکەکە ئاسان نەبوو وامڵێنەوەی کە موچە خۆرە بۆی ئاسانە بوو شتەکە گومانی ئەوە ناکرێت کە حکوومەت نیازی نییە ئەم موچە پاشەکەوت کراوانەی نەداتەوە بەتاکیت هیچ گومانێکی تیانە چکەوانەی پێشوە شوان بینی هیچی درایەوە کابینەکانی پێشوو بەڵێنیاندا لە هەڵبژاردن بیدەن کوا بەڵێنەکان هیچوان نەبینی ئێمە بەشێک لە فەرمانبەران ئەڵێن ئەوە قەی ناکە ئەمانەی ئێستامان بن ئێستا وەکوڵێ ئێستا تۆ کابرا بە جاران بە نیوەکەش شکر بوو ئێستا نیوەکەش نەما ینی تۆ ئۆتۆماتیکی ئەوەی پێشوو ئەوت پاشەکەوت بەس تۆ ئەم لە کاتێکی زەمەنیا فترێکی زەمەنیا 5 مانگی فەرهوت کرد بە کورتێکی ینی خواردی نەما حکوومەت لە پەرلەمانەوەتی من تەنها دوو موچەم دواکەوتەوە وڵای ئەوەی باشە من خۆم موچە خۆر نیم ینی ئاگادار نیم بڵێ دوو موچە من ئەوەی ئاگادارم ئەم ساڵ بزانام 3 موچە درراوە بەڕای وابزانام سیانە دوانە تامانگی سێ دراوە ئەوش دوانی بە لێبڕینەوە هەروانێ ئێستا شەر بە لێبڕینەوەی خۆمت شۆکو خەڵکم فەرخم چێ لەگەڵ خەڵکە خۆمت جیاواز نیم ژیان بە موچە ئەچێ بەڕێوە خەڵکیش مافی خۆیەتی ئەوەی کە موچە خۆرە موچەی بدرێتێ منەتی بەسەر کەسانێ حقوق و واجبات هەیە من دەوری خۆمە بینم حەقەکەم چییە وانی خێخە کاعمەر ئێستا ئەو کۆزانین حکوومەت بڕێکی زۆر قەرزی لەسەر هاوڵاتی هەیە بۆ نمونە هەیە قەرزی زەواجی لەسرە قەرزی خانوبەرە لەسەرێتی یان ئەو قەرزانی کە ئەو پارانی کە بۆ بەڕێبەراتی هاتوچۆکان بۆچی هەتا ئێستا حکوومەت حاضر نیە ئەم قەرزانەی خۆی بخاتە بری موچە پاشەکەوت کراوەکان بۆ ئەوەی قەرزی سەر خۆی سووک بێ کە ئەڵێ پارەی فەرمانبەر قەرزارم و هاوڵاتی جۆرە لە جۆرەکان
دڵنیا بێتەوە کە بەشێک لە قەرزەکانی چوەتە بری ئەوە بۆ هەتا ئێستا حازر نێ بیکە دیارە هەموو بارودۆخێک پێداویستی خۆی هەیە تەنها ئەوەش نەمەڵێتەوە ئاو کارەبا ئەوە زەریبای هەموو شتەکان هەر ئەڕوات لێ وەرئەگیرێ بەڵام نادرێتێ بۆ حازر نییە ئەو قەرزانە بخاتە بەری موچە پاشەکەوت کراوەکە یەکێ لە هەرە شتە گرنگەکان ئەوەیە کە بەڕێوەبردن بەڕێکردن کارگێڕی من ڕێزم هەیە کەسانی پسپۆر لە شوێنی شایستان نین پسپۆڕ نین لە کارەکە لە کارە پسپۆر نین کە وەختێ پسپۆڕی هاتە پێشەوە هەستیان بە ئازار و ئەشکەنجەی هاوڵاتیان کرد حکوومەت ئەبێ بە باوشی میلەت تا ئێستا ئەو باوکو فرزەنێ من بە چاوی خۆم نەمدیوە بەڵام ئەوان دەڵێن ئێمە باوکی میلەتی و ئەوەی کە لە پەرلەمانەوە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی وەزیری دارایی باسییان کرد یعنی ئەوان دڵسۆزی هاوڵاتیان بەڵام ئەی هاوڵاتی پەنا بۆ کوێ بەرێ ئەگەر ئەوان ئومێدێکی پێ نەدەن ئەوان موچەکەی نەدەنەوە پەنا بۆ کوێ بەرێ کورد دەڵێ کەس بە دۆی خۆی ناڵێت ترشە ئەوەش کە ئەوان ئەیڵێن ئەمڕۆ ناتوانانی هیچ شتێ لە خەڵک فشاری تەتەوە خەڵک خۆی وشیارە تێگا کێ دڵسۆزێتی کێ دڵسۆزی نییە کێ بەڕێوەبەرێتی کێ دژێتی تێگەی کاکەجان هەموو هاوڵاتێک مافی خۆیەتی لە هەر شوێنێک کابی بەشی بژێوی ژیانی خۆی هەبێت تێگەی کاکەجان ئێستش خۆ ئینسان ئابێ لە هەڵەی ڕابردوو دەرز وەرگێت ڕاستی بێنێتە ئاراوە تا ئێستا ئێمە سواری و ئەسپە نەبووین کە نەگرین 100 جار گلاین دەرزیشمان لێوە نەگرین لای من حکومەت نییە نییە ئێستا دەست پێکەن بڕۆم لای من حکومەتداری وا ناکرێت من ئەڵێم یەکگرتن الحب الوطن من الإيمان ئێمە نەوە یەک ئینتیفاضە کرا وتمان ناسنامەی خۆمانە بێ وتمان لە عەرەب جیابینەوە لە 1916 کوردستان پارچە پارچە کراوە لای من یەک کوردستانەیە لە 1960 نراین بە عەرەبەوە تو خۆ عیب نییە حکوومەتی هەرێم دەست لە بەغاپان کاتەوە لە عەرەب ئەوانە و عەرەبە بوون ئاڵای کوردستانیان لە کەربەلا و نەجەف خستە ژێر پێ بە بەرچاوی عالەم و خۆیانیان ئەیو شوف باوەکم مەسئولین مالەتکم هذا علم مالەتکم یعنی ئەوە شەرەفە علم یعنی شەرەف تۆ کە شەرەفووی نەبوو هیچ ئەمانە دەوڵەتداری بەمانە ناکرێت کاکەل ئێمە بێزار بووین لەم دەم و چاوانە بەڵێ لە شاغ بوون پێشمەرگایەتیان کرد سنگیان نابەگولەوە بە پێڵاوی لاستیکەوە لاریمان لەوە نییە سەر چاومان بەڕێزم بەڵام ئێستا جیلی تازە داهاتوە کاکە تەلەبەی وامان نێزان کۆی تەواو کردووە پاڵ بە عەرەبانۆنی وەرە بە ئەو چێتە جێ ئەو بە ئەو وڵات بەرێ بەڕێوە بۆ حازر نین چۆڵیکەن بۆ کەسانی کە پسپۆڕن کە ئەتوانن وڵات بە شێوازێکی باشتر بەڕێوە بن چۆڵی ناکە بنەماڵەییە عەشیرەتگەریە خزمایەتیە لە ساڵ 51 هەرێمی کوردستان فرۆشرا کاکە یانەمە ویستمان ببین بە دەوڵەت بەڵام ئێمە داخیان کردە دڵی دایکی شەهیدان و گەنجی ئەم وڵاتە و کچی گەنجی ئەم وڵاتە پرسیارێکی تر ئێستا زانین حکوومەت بڕێکی زۆر قەرزی لەسەر بەشێک لە هاوڵاتیان هەیە وەکو قەرزی سولفەی زەواجە وەکوی خان و بەرەیە وەکو قەرزی ئاوە کارەبایە بۆ هەتا ئێستا حازر نییە لە بری ئەم قەرزانە لە پاشەکەوتی موچەکەیان ئەو موچانی کە نەیداوە بە هاوڵاتی لەوانە بیشکێنێ بۆ قەرزەکانی خۆی ناخاتە بەری هاوڵاتیانی بستێنێتەوە ینی بۆ نمونە ئێستا هاوڵاتیەک با بڵین نزیکەی 4 ملیۆن 3 ملیۆنی لای حکوومەتە لە هەمان کاتیشا حکوومەت ڕەنگە پارەی کارەبا و پارەی ئاو با بڵین سولفەی زەواج و سولفەی ئەقار و ئەمانەی ملیۆنێکی لای هاوڵاتەکە بێت بۆ نایەت ئەم ملیۆنەی لە بری ملیۆنێکی پاشەکەوتەکەی ئەو هاوڵاتیە دابنێ بۆی بۆ نمونە لە جیاتی قەرزەکەی 4 ملیۆنەکەی لابی 3 ملیۆنی بمێنێتەوە هەتا ئێستا حازر نییە قەرزەکانی خۆی بخاتە بەری قەرزەکانی سەر هاوڵات نییە نازام لەنەوەیک ئێمە ویستمان ببین ئەمانە چه ئیشێکیان بە پیاوە نەکردووە تا ئەمە ئەوە تا کارەبایانەوە بە کەرتی تایبەت بۆ نمونە بەتەمان کارەبا بن بە کارتی تایبەت ئەوە وەسعەکەی هەرێمی کوردستانیشە مەعاش نییە سەدا گەنجی وەکو من وەکو ئەم شارە کچ و کوڕ بێ ئیشە باش ئەگەر ڕێگاوبان کەرتی تایبەت بیبێ و ئەگەر کارەبا کەرتی تایبەت بێ و ئەگەر ئاو کەرتی تایبەت ئەی حکوومەتیمان بۆ چییە وەڵا نامانێت بچنەوە ماڵی خۆیان لێدان بازارێکە و هەر بازارەکەەوە ئەمە کەسابەتەکەن بە خوێنی شەیدانەوە هەی لە سەلا کەسابەتەکەن بە جەرەک سوتاوی دایکی شەیدانەوە ڕێزمەیە بۆ کەناڵەکەتان سڵاو لە هەر چاپەرچەی کوردستان سڵاو لەو کەسەی دڵسۆزی خاک و نیشتمان.
ئەوەی کە بینتان ڕاوسەنجی هاوڵاتیان بوو لەسەر ئەوەی کە ئایا حکومت بۆ ئەو قەرزانەی کە لەسەر هاوڵاتیان هەیەی وەکو قەرزی خانوبەرە یاخود قەرزی سولفەی زەواج و ئەو قەرزانەی تر بۆچی نایخاتەبەری پاشەکەوتەکە بەڵام هاوڵاتیان قەنەعاتیانەوە بوو کە حکومت نیازێکی نییە بۆ دانەوەی ئەم موچانە بۆیە هەتا ئێستا نێخستۆتە بەرەوە ئەنە ئێستا کۆمەڵێ لە موچەی فەرمانبەران لە 2015ەوە لای حکومەتە هەتا ئێستا حاضر نییە ئەو موچانە بخاتە بەر قەرزەکانی فەرمانبەران یاخود ئەو کەسانی کە قەرزیان لەسەر حکومەت هەیە موچیان لێ پاشەکەوت کراوە خود موچیان لێ بڕدراوە هەروەها جگەلەوە ئەمڕۆ کە وەزارەتی دارایی داوای لە گەنجینەکان کردووە لیستی موچەی مانگی نۆ حاضر بکەن 5 موچە بەبێ هیچ یاسایەک چارە نووسەکەی نادیارە ئەوان پیان وا بوو کە حکوومەت حساب بۆ یاساکان ناکات بەڵکو بە زۆری زۆرداری ئەمانە سەپێنێ بەسەر هاوڵاتیانە ئەگینا لایەنی کەم کە ویست ئەمە بکە با لە ڕێگەی پەرلەمانەوە بە پێی یاسا بیتوانێت یاسایەک دەرکە کە ئەم موچانە لەسەر خۆی پاشەکەوت کە یاخود بە حسابێکی بانقی لەسەر خۆی بێڵێتەوە هەتا ئەو دەخەی کە توانای دانەوەی هەیە بامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ